ئێمە ناکرێ حتا ئەو ڕۆژەی ئەمرین لە مەقامێکە وەستابین 50 ساڵ پێش ئێستا وتومە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئێستا هەمان ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین منی نەگۆڕی بێ پلەم لای خوا بەرز نەبوو بێتەوە هەتا عومرت زیاتر بێ لە دینە پلەش لە دینە بەرزتر ئەبێت گەورەتر ئەبی لای خوا سەرەتای ئەوەی کە بچمە ناو ئەم کتێبەوە و یەکەمین حاڵ باسکەم باسی غەفڵەتەکەم ئینسان سبحان الله لە غەفڵەتێکی زۆر گەورەیە زۆر بێ ئاگا لە تەواوی ئاژەڵەکانە بێنە ئاژەڵێک نابینی لە غەفڵەتە بێ هەموو لەحزەیەک ئەزانێ ئەو لەحزەی خۆی چی ئەکا هەموو گیاندارێ تەنها مرۆڤە هەندێک جار هەندێک کارەکە لەناو ئەو کارەشان نییە بەبیر مەجارێک لە زانکۆ دەرسم ئەوتەوە تەڵەبەیە لە تەڵەبەکان زۆر جوان سەیری ئەکردم چاوی ئاوا زەق سەیری ئەکردم منش پرسیارێکم لێ کرد هەر سەیری ئەکردم جوابی نەیەبوو دەستم ئاوا لێ کرد بەرامبەری هەر جوابی نەیەبوو ئاگای لێ نەبوو بۆیە لە عەرەبیە مەقامێک هەیە تەبەن لە بەلاغا جاری وایە کەسێ لێت نزیکە کەچی هاواری دووری لێیەکی مەسەلەن تۆ بێ بە مخاطب قسەی لەگەڵاکە کەچی بە غائب قسەی لەگەڵاکە ئەڵە چکە لێرە نییە حوزوری نییە جسمه لدينا وقلبه لشوێنێکی ترە دڵەکەی لە شوێنەتر ئەم حاڵەتی غەفڵەتە لە ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە لە دائە زۆر کوشندەکان دەردە زۆر خەتەرەکان یعنی تۆ تەسەور کە جاری وا هەیە ئەو قورئانە پیرۆزە بەرزەکەیتەوە تۆ مەسا قورئانە خوێنێتەوە کەسێک سبحان الله هیچ ئاگای لەم قورئانە نییە دڵی لە شوێنە تر ئەوە غەفڵەتە جاری وا هەیە لە نوێژەکەی لە سوجدا ئەقرب شوێن ئینسان لە خۆ نزیک بێ کوێ سوجدەیە کەچی سبحان الله لە ناو سوجدەکە دڵی لە شوێنێترە بێ ئاگا کە ئەنەما سوجدەکەی نەبردوو دۆستێکم باسی نوێژی خۆی ئەکرد هەمومان ئەم حاڵتەمان بەسەرایە ئەوی نوێژم کردبوو دایکم پێوتم ڕۆڵە 3 ڕکعتێ کرد وتم دایکە بۆچی من نوێژم کرد خۆ ئاگام لێ نییە هەر هێشتا کردبێتم بەرەوەڵا ڕۆڵە کرد و 3 ڕکاتیشی کرد ئەوی دایکم بە ڕکاتەکانی ژماردە بوو من هەر نەمزانی بوو نوێژیشم کرد سەیری ئەم حاڵەتە غەفڵەتەکە بۆیە خۆی گەورە لە قورئانە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ولا تكن من الغافلين ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە غەفڵەکان نەبی غەفڵەت دەردی کوشندەی ئەم ئومەتێ 35 جار وشەی غەفڵەت لە قورئانە هاتوو 25 جاری لە مەککە 10 جاری لە مەدینە لە مەدینە غەفڵەت کەمتر بوو لە ناو مەککە سەرەتای دینە غەفڵەتەکان زۆرن دواتر ئومەت دائەمەزرێ ئیتر غەفڵەتی نامێنێ ئەزانێت چی ئەکا ئەزانێت چۆن ئەکا هەموو لەحزەیەک کارەکەی خۆی جێبەجێ ئەکا